لە دەڤەری ڕانیەوە سڵاوتان لێبێت من پەرچەم ئەمڕۆ لە بەرنامەی میوانی تۆین لەگەڵ میوانێکی دیکەم کاروان گەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووینەتە دەڤەری ڕاپەڕین دەڤەری ڕانیە بۆ ئەوەی گوێبیستی ماڵێکی دیکەی هەژار بین کە بزانین ژیانیان چۆن دەگوزەرێ و چۆن کار دەکات بۆ ئەوەی داهاتێکی دەستکەوێ بۆ خێزان و منداڵەکەی. کاکاروان سەرەتا دەمێ سوپاسی بەڕێزت بکەم کە ئەمڕۆ بەشداری لە بەرنامەکەمان. چیت هەیە بۆ ئەوەی کە وەکو پەرلەمانتارێک دانیشتووی لە نزیکەوە لە بەرنمەیەک گوێبیستی ژیانی ماڵێک دەبیت؟ بەناوی خۆی گەورە مهرەبان سواز بۆیەوە سواز بۆی کە بەرنمەیەکی بەم شێوە دەتوان تەختی بەشێک لە دۆخی هەژارانی هەرێمەکەمان بکەم بە تایبەتی کە ئێمە ئەوڕۆ لە شار ڕانین ئالە دەڤەری ڕاپەڕین بەڕاستی من کە هاتۆ ماڵەکە جەنابەت خۆشببین بێکەوە سەیری ماڵەکەمان کرد لە حاڵ و گوزەرانێکدان کە ئەنی زۆر زەحمەتی ئینسان بتوان لە شوێنێکی وادا بژێت بەڕاستی سەختە و بەداخەوە من وەکو ئەندامێکی پەرلەمان کە جەنابەت ئاماژەت پێدا خۆزگە داهاتین بۆی کە بە خۆشیەوە سەردانی خەڵک بکەین بۆی کە بتوانین وا بکەین چۆن خزمە زوارێک شتەکانی ژیان باش بکەین بۆ خەڵک نەکەوەی کە بین حاڵ و گوزەرانی خەڵک و هاوڵاتەکانی خۆمان لەو دۆخەدا ببینین. من کە سەیری بەشێکی ماڵەکەم کرد بەڕاستی پێت بڵام یعنی ئینسان قورسە بتوانێت خۆی بگرێت نەکەرەوە کە لی بژێت قورسە بتوانێت بیبینێت یعنی دیمەنەکانەوەندە قورسنەوەندە زەحمەت و سەختن. نازانم حەزەکەم لە دەمی خۆشە و جەمان لێبێ بۆی کە تەواو چیرۆکە بگەێنین. کاک سۆران دەمێ باسێوم بۆ بکەی خاوەنی چەند منداڵی بۆ ڕۆژانە چۆن ژیانی خۆت دەگوزەرێنی چی دەکەی لە چی داهاتێکە دەست دەکەوێت؟ وڵای من پێڵاو بۆیاغەکەم لێرە لە ڕانێ مناڵێک خێزانەکەشم نەخۆشە شەڵا خوابی کە ئەوە دانێتترمان بڕایتر بەدەست خۆیان هەموو شتێ وڵای ڕەوە 6 ڕۆژ جارێ هەر خۆم دانیشم بە بۆنێەوە خێزانەوە چونکە ئەو ناتوانێت سۆ دانیشێ ئەبێ خۆم بیبم بۆ شوێنە بێ خۆم دەستی بگرم هەڵی سێنم بیبم ئێ خواردنوشتە بەخوا خۆم بۆیانەکەم ناتوان ماڵەوە بەجێ بەڵمە و مناڵە چونکە خۆیش ناتوانێت تێ شوکاری من وەڵای جارێ هیچ منی هیچ شوکە لەم خانوێدا کرێچین؟ بڵێ هەروەڵا کرێچین بەخوا نەمە عاشمەیە نەبایعیمەیە هیچم نییە هیچ شتێکم نییە حال لەسەر خوا ئۆسن و قەژیایی وەڵای تر نەبەخوا دینارمانە هەر بایعیشم نییە بایعی هەر بایعیشم نییە ێ وەڵای خەڵکی ئەم کوردستانێشم ئەوە تەسکەرائێنم ئەوە علامێنم ئەوە هەموو شتێک شێنم دایانم لە بەردەمی خۆدانە ئاوا دایانم خۆ نە بەخوان نەقەرەزم و نە لە هیچ شوێنێکەوە ناتم خەڵکی ئەم کوردستان کە من داواشەکەم کە من داواشەکەم من لە خەڵکی کوردستانی خۆم داواکەم من لە غەریبە داوام نەکردو هەموو داواکاریەکەم لە خەڵکی کوردستانی خۆمن هەروەڵا ئەو کاری کە تۆ دەیکەی کە دەڵێ من بۆ یاخچیم باشە داهاتێکی وا دەست ئەکەوێت کە بتانی لەسەری مانگ بۆ خاوەن ماڵەکەت ئەو کرێی پێ بدەیت؟ بەخوادا دەگیان چۆن بڵێن لە دەمی خۆمان قرتان و مەزبوری نیتر خۆ ساحب خانوو کە هاتە سەر بەخوا من نیو مانگە هاتوومەتە ئەم خانوویانەوە 2000 مناڵی ناردوو بۆ نیو مانگەکە 2000 تێگەی ئەی مەزبوری ناروەڵای بەخوا و پێغەمبەر مەزبوورین لە دەمی خۆمان بیبڕین بێن بوو ئەنا خۆ ڕۆژانە چیمان دەسەکە بەخوا بۆ یاخسێتی ئەو پەڕی 500,000 دەسەکە 500,000 بەچی ئەو مناڵێکە و ژنە نەخۆشەوە خۆم لێ و ئەو کرێخان و ئەو مۆلیدا ماڵی مۆلیدا وا بێ مانگە لێ نەسەنی یەخۆ مانگە بێتەوە داوایەکە لە ماڵەکەتە ئەوەی بینیم تایەتدا نابوو کردبووت بە کورسی بۆ خێزانەکەت واتە تۆ پارەی ئەوەت پێ نەبوو کە تەنها یە کورسی بکڕیت کورە نەبەخوا گەرم بێ بەڕم تایەدانن بە وەڵای خەڵکی کوردستان نەفسێتی بەرزە بەخوا ئەوە نییە یانیابە بەڵامی تکە ئەزانین چۆن ئێسا من کاکاروانی بەڕێز ئەم کاکاروانی بەڕێز پەرلەمانە تێگەی هاتۆتە ماڵەکەی من منەبێ ئەوە نەمەمنونی بەمەتا خواب لە بەسە بەڵام بازە شتێ ئێستا ئێمە بڕۆنە سەر واقعی ئەو ڕاستی ئەڕۆی تۆ بۆ لای مەسئولێ بڕۆ ناڵن کاکەوە حیمایەکە پسکۆلەکان ناڵن بڕۆیتە ژوورۆ ئەمە ڕاستیەکانە کاک بچکۆلەکان ناڵن تۆ چاو بە گەورەکان بکەوێ
ئای باکم قەسەم بەخوا ئەمە هیچی نیە تۆ چاو بە گەورەیە بکە یان کابرایە دەوڵەمەند بێت چاو پێی بکەوێ بڕۆی بەلای بڵای حاڵەتەکەم وایە سووری زستانی حاڵەتەکە دووە وەڵا وای یارمەتی تیان نەبێتەوە بەڵام ئاوای ڕێگاکەت لێ گیراوە لێ نازانین چی بکەیت هەچە منیش مەزبورم بەخوا بۆ مۆبایلە خۆم دەڕست کاکاروان لە وڵاتێکی پڕنەوت و داهات هۆکار یاخود کێ بە بەرپرس دەزانی لە دۆخی ئەم ماڵە و چەندەها ماڵی دیکەی لەم جۆرە واللهی لە ڕاستیدا من زۆر جارێ ڕەنگە زۆر قسەم کردبێت لەسەر بابەتانە بەگشتی چکە لە نزیکەوە ئاگداری دۆخ و ژیان و گوزەرانی خەڵک بووم لۆی کە هەستم بۆ معناتە کردووە کە خەڵکی خۆمان لە چماناتێکدا دەژێ بەداخەوە لە کوردستان خەریکە دوو تەبقە دروست دەبێت تەبقەیە کە زۆر باڵا تەبقەیە کە لە ڕووی مادیەوە زۆر خراپە ینی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە خەریکە تەبقەیە وسار لە کوردستان نامێنێت ینی ئەمەی کە وەزعی زۆر باشە یاخو پێچەوانەکەی وەزعی زۆر خراپە ینی مە ڕۆژانە هەردوو تەبقەکە دەبینین بۆ ئەمە شوای کردو هۆکار بۆی کە بەردەوام دژی گەندەڵی و نادادی و نەعەدالەتی و ناجۆری لە سیاستکردن تێبکۆشین و مەرحەلەی گرنگرینە بەرەوە بتوانین خۆی گرنگرینە بەرە تا ئەگەر کاریگەریشی بەسەر ژیانی خۆمانەوە و ئەگەر مەترسیشی لەسەر ژیانمان دروست کرد بێت چکە بەڕاستی کاکسۆران و ئەمثالەکانی دەبینین ڕۆژانە کە لە دۆخێکی سەختی ژیاندا دەگوزارن چێ بەرپرسیارە من حەز دەکەم ئەمە بە سەڕیحی بڵێم من پێم وایە هەمومان بەرپرسیارین لەم دۆخە بەتایبەت ئەمانەی کە لە ئاستی قیادی و باڵایان وڵاتەدان بەرپرسیارین لەوەی کە نەمانتوانیوە تا ئێستا دۆخ و ژیانی گوزەرانی کاکسۆران و هاوشێوەکانی چاک بکەین بەرپرسیارین لەوەی کە نەمانتوانیوە وا بکەین کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان بە شێوەی سەربەستانە بژێ بە شێوەیەکی بەبێەوەی کە پێویستی بە احتیاج بێ بە هاوکاری کەسێک بژێت و حکوومەت هەرێمی کوردستان بەرپرسیاری یەکەمە لەوەی کە ژیانێکی شەرەفمەندانەوە بە کەرامەتەوە ژیان بۆ خەڵک دابین بکات بەداخەوەکو دووبارە ئاماژەی پێ دەکەم وەکو ئاماژم پێکرد پێشتریشانی کە من هاتمە ناو ماڵی کاکسۆران و بەشێکی دیمەنی ماڵەکەیم بینی زۆر سەختە ئینسان بتوانێت ببینێ بەڕاستی و من تەمەنام دەکرد کە بەرپرسەکانمان هەمویان بتوان بێن سەردانی و ماڵە هەژارانە بکەن تا نزیکەوە بە چای خوان ئەو دۆخ و معاناتە خراپە ببینن بینینی ئەم ماڵە چی شتێکی زۆر بۆ تۆ بە ئازار بوو بۆکوی کە ئەمە ئاماژەم پێکرد من نوێنەری گەلم پڕ ئازارترین دیمەنەکە دەبینی کە تۆ نوێنەری خەڵکێکی کە خەڵکت لە معاناتێکی گەورەدا دەژێت کە ناتوانێت ژیان دابیم کە ناتوانێت بەشەوە بژێوی دابیم کە منداڵەکانی پێ بژێنێ بەشەوە بژێوی دابیم کە کرێخانەکەی بدات بەشەوە بژێوی دابیم کە بتوانێت کورسیەک بکڕێ بۆ منداڵەکەی لە بریوە تایە بکا بە کورسی کاممان لە ماڵەکانی خۆمانەوەمان قبوڵە کام بەرپرسی کوردستان ئەمەی قبوڵە لە ماڵەکەی خۆی کامیان هەیە لە کۆشک و تەلارەکانی خۆیەوە تایاشی کردبێ بە کورسی کامیان هەیە دیمەنی ئەو مەتبەقی کە من بینیم کە جەنابەت بینیت بێ کۆسەیرمان کرد بۆ ماڵ و منداڵەکەی خۆشیەمەی پێڕاوا بێت ینی دیمەنێکی ناخەژێنە وەکو ئاماژەم پێکریانی ئەم بەرنامەیەلانی کەم بە ئاهێک بێ بۆی کە بەرپرسەکانمان ئەم حقەتە بین کە خەڵک لە کوردستان ئەمە ژیانەتی ینی بەشێکی ئەوەیە کە لە کوردستان دەگوزارێت کە لە ڕکلامی بۆ دەکرێت و دیعای بۆ دەکرێت ئەمە حقەتەکە نیە بەتەنیا بەڵام ئەمە هەیە بەڵام ئەمەش هەیە چۆن بتوانین ئەو پارسەنگە ڕاست بکەینەوە خەڵک لەو دۆخە خراپەدا نەژێت بۆ من پێم وایە خۆی تەواوی چیرۆکەی کاکسۆران و کاکسۆرانەکان بەگشتی خۆی پرازدارن ینی تەواوی چیرۆکە بەمانای کەلیمە هەمووی پرازدارە بەڕاستی ئەگەر متابعە بکەی ئەمە ژیانی کاکسۆران بەڵام دووبارە چێک لە بەرپرسەکانمان ئامادەیەکە لە ژیانێکی وادا بژێت دەگیان فەرموو بە لا ئیلاهە ئیلەڵڵا درۆ ناکەم قەسەم بەخۆ ئەو من مناڵێک مێ ژنم حامیلەیە ئەو سەری مانگی ژێەوە 4 ڕۆژی ماوە لەدایک بێ بەڵێ ئەوە ساحیبی ئەوەم قەسەم بەخوا قورعانێنم ئاوا دەستی پیان ساحیبی ئەو 2000 ئەبۆ بەت مناڵ بەرم بەڕێگاوە بەسەوە ناوم زیاتر ناڵ منداڵەکەت هیچ داواکارێکی لێ کردووی کە نەتوانی وەکو باوکی پاسکیلێکم پێکاو مناڵان نبینێن لە دەرە پاسکیلان پێ نیمە چی بکەم خۆ ناڕۆم دسی بکەم کابرا پێشمەرگە بوو داماوە لەسەر شیر و دابیە بۆ مناڵەکەی چەندیان حکومە 6 ساڵ حکمیانە ئێوایان ئەڵێ چی خۆ من ناڕۆمەکوانە بڕۆم دەست بۆم لا درێژکەم و دەست بە نەخێر من زۆر بە مەردایەتی و زۆر بە شەری پیش ئەمە من شانازی پێواکەم کە دەموچاوم دەرسیان دەرنەچێت لە کامیرا لەبەرەوەی یەک غەڵەتم نەکردو معنەویاتی خۆمان دەرخستووە بەبۆنێ منەوە معنەویاتی خەڵکی تریش دەرەچێ فەقیری تریش دەرەچێ بەبۆنێ منەوە چونکە ئێمڕۆ لە منیان پرسی بانی لەوانیش دەپرسن دیارە ئەمە چۆن بڵێن ئەمە سەرەپەتێکە من گرێ بۆ و کردومەتەوە بۆ هەموو فەقیر کە کراوەتەوە پیاڕای ئیشەڵڵا بە ئیزنی خوا بیکە یعنی بڵێ فەقیر نامێنن ناوە درێ فەقیر هەرەمێنە بەڵام خوایە وای لێ بکەی ڕسوای نەکەی خوایە وای لێ بکەی کەس نێتە بەر دەرگاکەی
هەینا بڵێ فەقیر نامێنێ نا هەرەمێنە فەقیر من ساحیلە بەس یا ڕەبی خۆی وای لێ بکەی کە محتاجی نەکەوێتە ماڵەکەی. هەژاری و نەبوونیەکەت چی کاتێک زۆر ئازاری یاوی چی کاتێک شتێک هەیە کە چیرۆکێکت هەبێ هیچ کات بیرە نەچێتەوە ئەو نە ئازاری یابێتی؟ وڵای من بەڕاستی ئەمە ئازارەکەی کە ئێستا بینیتە کە بوو خێزانم ێساوە فەرموو ماڵیەوە ئاوا بێکە هاتنە ماڵەکەمەوە ئەوە خێزانەکەمەوە مناڵەکەمە کە تۆ من پێتەڵم داوای پاسکی لێکم لێکا مناڵان نبینێ پێی نییە ینی نازان چیە چی بڵم چی هەر بێ بڵێن خوا شکرم بە بەشە خوا گەورێ هێنا هەموو گیانمان ئازار بوو بڵێن ئازار نەبووە ئازار بووە بەڵام هیچ وەک وەم جارم لێ ناتوە یان بەڕاستی هەروەڵی کە سوکارەکەت یاخود دراوسەکانت تا چەندێک ئەوان هاوکاری تۆن تا چەندێک ئاگاداری دۆخ و گوزەرانی تۆن بۆ ئەوەی کە هاوکاریت بکەن دادیان یەک شتە پێ بڵێن چەندێک کەسم هەبێ هەموویەکەم بە قوربانی یەک دراوسێم لەم کۆڵانێ ماڵیان ئاوا بێ ئەم دراوسی ئەمانە بۆ من بەکەڵیە یان لە دەرگامێن ئەوە ماشەڵا لەخوا بەزیاد بەخوا خواردنمان بوێنن و ئاجاری وای جلو شتێننەوە بێشکیانێنەوە شتی تازیانێنەوە بۆ مناڵەکە لە دایک بێ شەڵە ئەیخوا من بۆ هەمووینەکەم بە قوربانی دراوسەیەکم وەڵای ئەوەی کەسمایکەم بە قوربانی ئەو دراوسێ من ئەوە تا ئەو مناڵم ئەوە تەمەنی 6 ساڵە کێگەی کاسی خۆمە کە لە ناخۆشی لەگەڵی بووم لە خۆشی لەگەڵی بووم لە هەموو شتێکا لەگەڵی بووم هەتا ئەسا ناتوە مناڵەکەم ببینی من کەس بە کەسی خۆمدانانم کەسی من خوا و ئەو خەڵکەیە کە یارمەتی منە نایسی کەسی ترم نییە لەوە زیاتر. کا کاروان بۆ لە پەرلەمانە پرۆژەیەکتان تەقدیم نەکردو بەوەی کە هەموو فراکسیۆنەکان پێکەوە سندوقێکی هاوبەش دروستکەن بۆ هاوشێوەی ئەم جۆرە ماڵانە. وەڵاهی لە ڕاستیدا بەداخەوەکو بە پێشتریش ئاماژەم پێکرد پەرلەمانی کوردستان ئەو وێنەیە کە دروستکراوە لەسەر پەرلەمان خۆزگەوا بووە کە پەرلەمان ڕەنگە سەڵاحەتی ئەوەی نەبێ بەڵام بۆ دروستکردنی سندوقێکی هاوشێوە چەند جارێکش مناقەشەمان کردم بەش بە حاڵی خۆشم تەرحم کرد لەگەڵ چەند هەواڵێکی خۆشم کە باسم لەوەی کردەوە بە شتێکی باشی دەزانم لە ڕاستیدا بەڵام ئەم دیاردەیە و ئەم دیاردەی هەژاری لە هەرێمی کوردستان بەمە کۆتایی پێنایەت ئەمە ئەرچی حکوومەت هەرێمی کوردستانە خەڵکی ئەمە شایستەی دابینکردنی ژیانێکی باشە شایستەی خێرپێکردن نییە خەڵک خاوەنی کەرامەتی خۆیەتی وەکو کاکسۆرانی شاماژەی پێکرد خەڵکی کوردستان خەڵکێکی بە کەرامەتە خەڵکێکی خاوەن مەبدەە ئەم خەڵکە پێویستی بۆ هەیە کە حکوومەت هەرێمی کوردستان ژیانی بۆ دابین بکەین تۆ سەیری ژیانی کاکسۆرام کە ئافرەتێکی دووجیان بە کە نەخۆشی شەرپەنچەی هەیە خۆی خاوەن پێداویستیت هەیە بەتەوە منداڵێکی بچووکیان ئێمەش دۆخ و ژیانی ماڵەکان بەبێ هیچ بژێوێکی ژیانیش یعنی لە ڕاستەمە ئەمە قابلی ئەوە نیەوە شایستەوە نەکە خێری پێ بکرێت شایستەوەیە کە ژیانێک شەرەفمەندانەی بۆ دابین بکرێت کە ئەمە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا بەڵام هەبوونی سندوقێکی هاوشێوەش لە پەرلەمانی کوردستان بەکارێکی زۆر پیرۆز و باش دەزانم تاگەر پەرلەمانتارەکە هەر بەشێکی لە موچەیەکی کەمی خۆشی بێدای بنێت بە هەر کەسە و بە اختیاری خۆی بێلانی کەم ڕەنگە بێت دەستکەوتێکی گەورەلانی کەم بتوانین ژیانی چەند کەسێکی گۆڕ پێ بگۆڕێن ڕەنگە بتوانین خانووی بۆ چەند کەسێک پێداوی بکەین بەڵام فکرێکی باشە بەڵام لە ئاساسدا دووبارە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بە زوویی ئاور لە ژیانی کاکسۆران و چیرۆکانی کاکسۆرانەکان داتەوە بەگشتی لە هەرێمی کوردستان چکۆکو باسم کرەمە ئیکتیفایەوە ناکاکەیان بتوانین تەنها ژیانی کەسێک چاپ بکەین بەڵکو ئەرچی حکوومەتە کە تەواوی ئەم چیرۆکانە بەهەوڵدا بەرەو کۆتاییان بات یا خولانی کەم بە ڕێژێکی بەرچاو کەمیان بکاتەوە یان لانی کەم وا بکات لەم دۆخە خراپە دەریان بکات چکە هەژاری هەیە لە هەموو دنیا و کاکسۆران خۆشی ئاماژەی پێکرد بەڵام هەژاریش حەدی هەیە تۆ دەبێت چاوتەوەش بینێکە بەڕاستی چۆن بتوانی لەم دۆخە دەربازێکی بۆ دۆخێکی باشتر بۆیە حکومەت دەبێت بێتە سەرخەل لەسەر ئەم بابەتە بەتایبەت کاکسۆران کە خۆی خاوەن پێداویست تایبەتە ئەمەرچی حکومەتەکە موچەیەکی بۆ دابین بکات. کاکسۆران هاوسەرەکەت باسیەوەی کرد کە تۆ چەندین شەو گریاوی بۆم حاڵی خۆتان ئەو گریانانت بۆ و چۆن وەڵامی منداڵەکە دەدەیتەوە؟ وەڵای ناڵم بڵم چیدا یعنی ئێستا من ئەو خۆ لە مۆبایلەکەمە وازام هەیەەوە کابرا بوویێنەوە بەخوا لە بازاری مۆبایلەکە خواگەدارە اینجا و مانگانە کارتی بۆ تێکا لە بە مەزغوڵ بێ بۆ خۆی بەوە بەخوا یاری لەگەڵاکەم ئەم کە لەی سەرم تەقیوەیەتی لەو دیوارە بەس لە بەرەوەی شتی بیرچێتەوە نەڕواتە دەرەوە ینی ئەخ بازم ناڵێ جنێ و ئەو شتاناڵم با فێر نەبێت بڕۆ فەرمونون لە زیاتەوە یەکێ پێم بڵێ دەست خۆی بە 50 کەس چەی نەشیاوەڵێ
تێگەی یعنی ئێمە خۆمان بەدەستی خۆمان تێکین بەدەستی خۆمان من ئەوە تا پەرم معنەویاتی خۆم دەرەکەم کابرا تۆ قسەم پێڵێ بابەتگیان خۆ لە زیاتیەوەی کە قسە بەم نەڵێی تۆ نامەم بۆ نێری جنێوم پێی قسەم بۆ مەنێرە بتوانە 250 نارم بۆ دانێ پێنجی وەکو تۆ داینێ منەتوان ڕۆژانی خۆم بەڕێوەگاوە بەر ئێوایانە یان تۆ لە زیاتیەوەی کە قسەم پێڵێ بابەت تۆ بێ هەستی قسە بە من نەڵێ یعنی تۆ یاری لەگەڵ منداڵەکەت دەکەی تەنها لە پێناو ئەوەی کە ئەو داواکاریانی هەیەی بیری چێتەوە خوا لە بیریەکەمەوە خوا ئاگدارم من زل و زەلامێکم فەرمو چاوشارگە و دوو گۆڵی لەگەڵاکەم ئاخرت خوا ئەوە چیەوە بۆ هەموو ئیلاکی و بۆ هەموو نەبوونێت خوا ئەوە تا خۆم بایلەکە دیارە هەموو شتیتیایە لە خوا بەزە هەموو شتێکی من ڕوو نەکراوە بازە تێکدەر هەیە تێکدەر من وەڵامی ئەوەم وەرنەگرت کە هاوسەرەکەت دەڵێ زۆربەی کات گریانەکەی من تخوا بۆوەنێ من فەرمو مناڵەکە دا شتێکم لێگەم وەڵای بەلای لای لەڵا خوا ئاگدارە یان لەبەر چای ناگەم بە قورآن و بەتانیان بەسەر خۆن کە پێم نەبێ ئێسی بکەمکە لەکوێ بێنم برا ئێوایان خۆم پێشتری گوتم خۆ ناڕۆم دزی بکەم و ناڕۆم ئەم لاولا بکەم وەڵای بەلای لای لەڵا ئەوەی کە من بوونە بڵم بۆ خەڵکم زۆر کرد بەڵام کەسی ئەوە نەبوو ینی بەرامبەری من بیکە ئێستا چی داواکاریەکەت هەیە؟ وەڵی من داواکاری خۆم یەک لە خۆ و دوو لەم خەڵکی کوردستانە و لەم بسڵمانانە ئاین بەس ئەوەنە یعنی یەک ژوور و ئاودەست و هەمامە عیبی نییە بۆم من بەیانی دوو بانێڵم مامرم بەس لەبەر ئەو مناڵ و ئەو خێزان خۆمیسم نار بەس بۆ مناڵ و خێزان هەر ژووری وەک بوو دەست و حەمامێکە بە بابە حەوشەکەیشم ناوێ ها حەوشەکەیشم ناوێ هەر ئاوا بەش یەک ژوور و ئاودەست و حەمامێک تەوا ئەوەنە بەستیا دانیشم بەس ساحب خانوو نێتە بەردەرگام و بەردەرگام نەگەی لەم ڕەمەزانەدا دۆختان چۆن بووە ئایا زەخیرەتان هەبووە کە بتوانن پاشەوی پێ بکەن یان بتوانن بەربانگ بکەنەوە یان سەر سەفرەی ئێوە وەکو ژیانەکەتان سارد و سەر بووە وڵایی دادەگیان خوا ماڵی ئەو دراوسەیەکمانەیە ماڵیان ناوابێ هەموو دراوسەکان ماڵیان ناوابێ ئەوە هەموو ئێوارانە هەموو بەربانگە چی بۆ خۆیانەکەم بۆ ئێمە شوێنن یەکسەر هەرۆ نە وەڵا بڵە مەمان نەوەڵا نیمانە وەڵی درۆکەم بڵە مەمانە بڵە مەمانە ئەخۆ من ئەگەر هەم بێ و بانگ ناکەم بۆ ئێرە وایانە یان ئەگەر هەم بێ من ئێمە سەر موبایل ئەوە لەخوا بەزیاد خۆ تۆ خۆ یەکێکی خۆت دادەلێت پرسیم وتە هیچتان نییە من پێم نەوتی وەرە بە چای خۆت بیبینی باشترە وەکو کە من بە تەلەفۆن بە تۆ بڵێ شتەکانە بە چای خۆت بینی وایانە من لە تەلەفۆنا بڵم واواوە لەخوا بەز ئەوەی کە نەناو موبایلەکەی خۆت بینیوتە ئەو وەزعەکەی من وەڵای هەر ئەڵێن لەخوا بە زیابێ وەڵای بڵێن هەمبوونین بەخوا نەبوونی کولا قەسەم بەخواوە نەبوونین هەر لە ژێ عەرزەکەیات وامالیاتۆ نەینە دەرەوە نازانین چی بکەیت یە قسەیش نەماوە بکەی چیەکە نازان کاکاروان هەست بە چی دەکەی کە باوکێک لە پێناو ئەوەی داواکاریەکی مناڵەکەی بیرچێتەوە هەموو جۆرەیارێکی لەگەڵ دەکات باوکێک وەک خۆی دەڵێت تەنها خاوەنی 2000 لە گیرفانیە هەست بە چی دەکەی لە ناخەوە من خۆم باوکم لەو معنات تێدەگەم دەزانم کە چەندە زەحمەتەکە دەکەم منداڵەکە شتێکی بووێت و دەزانم چەندە زەحمەترە کە نەتوانین بۆی داوێن بکەی ئەمە کاکسۆران سەرباری ئەم سیرۆکە تراژیدی خۆشی دەوری باوکێکی ڕاستەقی نەدەبینێ بۆی کە بتوانێ ئەمە بکە لە ڕاستیدا من هەست بە شەرم دەکەم لە حاڵەتێکی وادا وەکوی کە یەکێکم لە بەرپرسەکانی ئەم وڵاتە و یەکێکم لە نێنرانی گەل دووبارە دۆخ خەڵکەم بۆ شێت بینم من دڵنیام کاکسۆران تەنها چیرۆکێک و نمونەیەک نییە کاکسۆران مشتێکە لە خەلوەرێک هەزاران چیرۆکی هاوشێ و بگەڕ ڕەنگە خراپتریشمانە بێت لە کوردستان دووبارە بە ئەرچی سەرشانی خۆمی دەزانم کە ڕشتر بم لەسەرەوەی کە چۆن تێکۆشاوم لە پێناوی مافی دەنگدەرانی کوردستان بەگشتی لەسەر مافی خەڵک بەگشتی ڕشتر بم لەسەر و تێکۆشانەوە سڵ نەکەمەوە لە هیچ شتێک و بەڕاستی هەوڵدەین هەمومان یەک دەنگ و یەک ڕەنگ بین لەسەرەوەی کە ترکاتی ئەوەیە کە کوردستان بخەینە قۆناغێکی تازەترەوە ئەم مەرحەلەیە تێپەڕێنین و مەرحەلەش تەنها بۆ تێدەپەڕێت کە بتوانین لە خەمی خەڵک دابین لە خەمی هەژاران دابین و بە فعالی خزمەتکاری خەڵک بین و بە فعالی ئەم چەمک و تعریفاتی سیاست کە بەرپرسیارەتی وەکو خۆی ببینین کە بەرپرسیارەتی واتە خزمەتکردن بەمانەوە نایە کە تۆ خۆت پێت وابێت تۆ لە ستەیژێکی تری یاخود لە خەڵک گەورەتری وەکو تۆ خزمەتکاری خەڵکی کە بگەین بۆ قەناعەتەوە
واز لە دزی و گەندەڵی و لە پیسخۆری و ناجۆریکردن لە سیاست بین پێم وایە سینە مەرحەلەیەکەوە کە ئەم چیرۆکان هەمویان گۆڕانکاریان بەسەردادێت. دەست خۆش بێ، زۆر سوپاس. کاک سۆران، تۆ لە کۆتاییدا هیچ شتێکت نەماوە بۆ ئێمە و بۆ بینەران و بۆ خەڵکی کوردستان؟ وەڵای من سپاسیەوەکەم، زۆر مەمنونتانم کاتن لەگەڵ کاکاروانی بەڕێز یارەبی خوا تەمەنی ماڵ و مناڵی دیرێسکا بۆ خاتری گەورەی خۆی ئەمە نە شتێکە بڵێن وەڵاوە من پێسەکەیش وتم ئەکە ئەیکەم من لە کوردی داواکەم لە غەریبەی داوا ناکەم، خەڵکی شاری خۆمە، خۆشم خەڵکی ئەم شارە و کوردستانم، یعنی کە من داواکەم ڕێزمێ بۆ کاکاروان، کاکاروان نەخەمە سەرتەوە قەسرم، بەڵام خەسمە لەسەرێ بێشتم بۆ بکات لەبەرەوەی کوردە و منیش کوردم. تێگەی ئەو معنەوەیەتە هیوادارم ئەوەی پەرلەمان بێ، ئەوەی مەسئول بێ، ئەوەی شتێ بێ هەسیە بێ وەکو کاکاروان نمونەی خۆی دەرکا بۆ خەڵکە کاکەگیان، یان کارێ وا بکەن دواتان گەین، کارێ وا مەکەم بڕۆی نەدواوە. فەرمووی ئێستا وەرە تۆ فەقیرێ هەر باە 1000 نانی بۆ بەرە، وایە باە 1000 نانی بۆ بەرە، بزانە چەند دوعای خێرە بۆکە. ئەی کاکە تۆ مەسئولیان شتێ یا حکومەت بۆ من دوعای شەڕ بۆ تۆ بکەم، کاکە بۆ ناکەی کارێ خێر دوعای خێر بکەم و دەست بەرزکەم و بڵێم خوایە بتپارێزێ. هیوادارم لەم کوردستانی بەڕێزە یارەبی خوای بۆ خاتری گەورەی خۆت خوا چاکی کە ئیشەڵا خوایە هەزاران نمونەی باش دەرکەی بۆ خاتری گەورەی خۆی ئیشەڵا چاکەبێت لە کۆتایی شانم یارەبی خوایە دا لە خەڵکی کوردستانەکەم لەم نەهامەتی ڕزگارم کە نەجاتم بن و تویشمە داواکەم لە برا خوشکی خۆم داواکەم، لە غەریبە داواشم نەکردووە. زۆر سپاسی قەناتەکەی شتانەکەم کەوا بەرەو پیری مات. بەڵێ بینەرانی خۆشەویست، بەرنامەی ئەمڕۆمان بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال کۆتایی هات، هەرشاد بن. بەڵێ بەڕێزان، پاش ئەوەی لەگەڵ بەڕێز کاروانگەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان پێکەوە لە ماڵی کاک سۆران بووین بۆ گوێمان لە چیرۆک و بەسەرهاتی کاک سۆران گەر دەمەوێت ئێستا و پرسیارە لە کاکاروان بکەم. کاکاروان هەستە بە چی کرد کە کاتێک ئەو دیمەنەی ماڵی کاک سۆرانت بینی و پاشان گوێبیستی ژیانی بەشێک با بڵێن لە ژیانی کاک سۆران بوویت؟ دووبارە سواز بۆ خەمخۆریتان بۆی کە توانیتان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بتوان بەرنامەیەکی هاوشێوە بکەن. لە ڕاستیدا بۆ من ڕەنگە چیرۆکێکی زۆر سەخت بێت، بەتایبەت من خۆم کە کوڕە هەژارێک بووم توانیمەکە لەسەر لە کۆمەڵێک باردۆخی زۆر گراندا هەم بخوێنم هەم لە هەمان کاتیشدا کار بکەم لە ئایلێکی هەژار و کورپەروەرەوە گەورە بووم خۆشم، بۆیە ئاسانە لەو سیرۆکانە تێبگەم و هەمیشە لە کوردستان ژیاوم، هەمیشە لەگەڵ معاناتانەی خەڵکدا ژیاوم. چیرۆکێکی سەختە و من دڵنیام دووبارە شتێکم وەکو لە ژۆژ ئاماژەم پێ کرد. ئەم چیرۆکە شتێکە لە خەلوەرێکەمە لە کوردستان هەزاران چیرۆکی وەکو کاک سۆرانمان هەیە و تەمەنا دەکەم کە ئەمە بێتەوانەیەک بۆی کە هەمومان بێکەوە لە هەرێمی کوردستان خەمخۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان بین، چی لە پەرلەمانی کوردستان بێ و چی لە حکومەت هەرێمی کوردستانێکەوە فعلی بارچی خۆی هەڵبەستێت بتوانێت کە ئاوڕێکی جدی لە ژیانی خەڵک بداتەوە، کۆتایی بە کۆمەڵێک گەندەڵی و بخاچاکسێتی و بە پیسخۆری بهێنە لە هەرێمی کوردستان بۆی کە بتوانین بێکەوە بگەین دەرچەیەک تا چیرۆکانی کاک سۆران و هاوشێوەکانی کۆتایی پێ بهێنین. بەڵێنی چیان پێدەدەی وەک پەرلەمانتارێک؟ من بەڵێنیان پێدەم کە پەیامەکەیان دەگەێنم بۆ کۆمەڵێک شوێن. نقطەی یەکەم، نقطەی دووەم، خۆشم وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان ئەوەندەی کە لە توانامدا بێ هاوکاریان دەبم و موسەی ساڵێکیان بۆ دابین دەکەم بۆ خانەوادە بەڕێزدا. ڕەنگە ئەمە کیفایەت نەبێ بۆی کە ژیانی ئەوان چاک بکات، بەڵام ئەوەندەی کە لە توانامدا بێت توان موسەی ساڵێکیان بۆ دابین بکەم و هەوڵدەم پەیامیشیان بگێنم بە هەر شوێنێکە دەنگم بکات بۆی کە کێشەکانیان چارەسەر بکرێت و ژیانی کاک سۆران هاوشێوەکانی گۆڕانکاری بەسەر بێت. دەستخۆش، ئێمە سوپاس دەکەین لە کۆتاییدا گەر شتێکت ما بێ بۆ بەرنامەکە. سوپاس بۆ ئێوە، تەمەنای سەرکەوتنتان بۆ دەخوازم و تەمەنا دەکەم کە لەم بەرنامە هاوشێوانە بەردەوام من تا بتوانین بێکەوە ژیانی خەڵک بەرەو ئاراستەیەکی باشتر بەرین و ئەم وێنانە بگەینین بە بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان، بە پەرلەمانی کوردستان، بە بەرپرسەکانمان لە هەرێمی کوردستان بەگشتی بۆی کە واقعی حاڵی ژیانی خەڵک ببین کە ئەمە ژیانی خەڵک بەشێکی خەڵکی کوردستانە. دەستان خۆش بێ، من پشتیوانتانم، دەستخۆش لێوە دەکەم سەرکەوتن. بەڵێ خۆشەویستان، دیارە وەک بیستان ئێوەش بەڕێز کاروانگەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان موچە 1 ساڵی ببورن کرێ 1 ساڵی ئەم خانەوادەیی دابین کرد، بە هیوام نمونەیان زۆر بێ و دووبارە سوپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکەم مەریوانی حاجی جەمال، سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەر بوون لە قەزای ڕانیەوە. خواتان لەگەڵ.